کاتێک گوستاڤۆ پێترۆ وەک یەکەم سەرۆکی چەپرە و ساڵی ڕابردوو دەسەڵاتی لە کۆلۆمبیا گرتە دەستەبەرکردنی ئاشتی تەواوی لە وڵاتەکەیدا کردە سەر تۆپی سەرەکی بایەخەکانی. دواتر بە کەمتر لە ساڵێک هەوڵی ناوبراو بۆ ئاشتی پێدەچێت لە هەموو کات لەمەوبەر لەرزۆکتر بێت. پابەندبوونمان بە ئاشتی لەگەڵ دادی کۆمەڵایەتی دڵسۆزانەیە و ڕاستەقینەیە. هەموو یەکەکانمان لەم کاتەدا ئەو خواستی ئاشتیان پەسەند کردووە و ئەوەیان بەرامبەر بە خەڵک دەربڕیوە. چەند هەزارێک لە ئەندامانی کۆمەڵگەکانی نێوخۆ و هەروەها لە ئەندامانی بزوتنەوەی هێزە چەکدارە شۆڕژگەڕەکان لە باشووری کۆلۆمبیا ڕۆژی یەکشەممە گردبوونەوە بۆ ئەوەی پابەندبوونی ڕاستەقینەیان بۆ ئەنجامدانی دانوستانی ئاشتی لەگەڵ حکومەت دووپات بکەنەوە. ئەمە ڕووداوێکی زۆر سربەخۆیانەیە و دیموکراسیانەی کۆمەڵگاکانە. کارێکی سروشتیە کە ئەوان نیگەرانیان هەبێت سەبارەت بەو شتانەی کەوا ڕوودەدەن، چونکە ئەوان بە چاوی خۆیان دەرەنجامەکانی شەڕیان لە هەموو ناوچەکاندا بینیوە. پلانەکانی بەڕێز گوستاڤۆ پێترۆ هەمیشە وا دیار بووە کە پڕخواست بوو بێت. کۆلۆمبیا بۆ پتر لە نیو سەدەیە دووچاری ململانەی نێوخۆیی بۆتەوە. سەرۆکەکان لەگەڵ کێشەکاندا بە ڕێگە جیاوازەکان لە ململانێدا بوون. کۆمەڵگاکان چاوەڕوانی زۆریان لە کۆبوونەوەکەی ئەنجامماندا هەبووە. ئەوانەی لەم ڕۆژانەی دواییدا ئەنجامماندا بوو. ئەوەی کۆبوونەوەی فەرماندەکان بوو کە بە مەبەستی چارەسەرکردنی هەندێک لە گومان و نیگەرانیەکانە ئەوانەی لە نێو یەکەکانماندا هەبوون. ئیڤان دووکی سەرۆکی پێشووی نەریتپارێز هانی هێزە چەکدارەکانی دا سەرۆکەکانی باندەکان بکەنە ئامانج. پێشتر هوان مانوێل سانتۆز ئەوەی لە ساڵی 2010 بۆ 2018 سەرۆک بوو 4 ساڵی بە دانوستان بەسەر برد بۆ دەستەبەرکردنی سەودایەکی ئاشتی لەگەڵ گەورەترین و دێرینترین گروپی گریلای ناسراو بە هێزە چەکدارە شۆڕژگەڕەکانی کۆلۆمبیا. هیوادارین گفتوگۆکە لە کۆلۆمبیا ڕوو بدات. ئێمە پێشنیارمان کردووە کە وڵاتی نەرویژ میوانداری دانوستانەکە بکات. هەتا ئێستا هیچی کۆنکرێتی نییە، بەڵکو تەنها پێشنیارێکە کە لەبەردەستدایە. لە ساڵی 2016دا بەشی زۆری بزوتنەوەی هێزە چەکدارە شۆڕژگەڕەکانی کۆلۆمبیا ڕازی بوون چەکدابنێن. ئەوەش لە بەرامبەر کەمکردنەوەی سزاکان و کورسیەکان لە کۆنگرس و هەروەها بەدەستهێنانی چەند دڵنیاییەکی کۆمەڵایەتی. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.